بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ساختکردنەوەی دەستخەتە کوردیەکان بکەین ئایا چ ئاتاجێکی ڕۆژگاری ئێستامانە دەپرسین ئایا کەرەستەکانی نووسینی دەستخەت لە ڕابردوودا چی بووە ئایا ئەو دەستخەتانە کامانن کە زۆر گرنگن بۆ قۆناغی ئێستای ئێمە ئایا زۆربەی ئەو دەستخەتانەی کە باز دەکرێن هی زانایانی کووردە بە تایبەتی زانایانی ئاینی یاخود شاعیرەکان باز دەکرێت بۆچی زیاتر دەستخەتەکانی ئەمان هەناردەی دەرەوە بوو یاخود لە وڵاتانی دەرەوە دەیۆزرێتەوە ئایا حکوومەتی هەرێم سیاسەتی کۆکردنەوەی دەستخەتی هەیە یاخود تەنها ئەمانە لە چوارچەوەی هەوڵی تاکە کەسی و کۆمەڵک سنتەر و ڕێکخراوی جیاوازدا بەرجەستە بووە ئایا بۆچی ئەم دەستخەتانە کاتێک کە دەدۆزرێنەوە بەرهەمەکانیان وەکو پێویست نابینێت لە نێوەندی فەرهەنگی و ڕۆشنبیری کوردیدا هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر دەستخەت و بایەخی بۆ ڕۆژگاری ئەمڕۆمان بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەدنان هەورامانی لێپرساوی ڕێکخراوی بوژانەوەی کە لە پووری زانایانی کورد مامۆستا هێمن مەلاکەریم بەرزنجی توێژەر لە بواری ساختکردنەوەی دەستخەت بەخێرمێن بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مامۆستا عەدنان لەوە دەست پێ بکەم بازە کەرەستەکانی بەکارهێنان بۆ دەستخەت بکەین لە ڕابردووە یاخود بایەخی دەستخەت لە ناو ناوەند و فەرهەنگی ڕۆشنبیری ئێمەدا وەکو کورد بەڵێ سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆم دەرفەتە سپاسی هەموو لایەکەکەم پێشەوەی باستی کەرەسەکان بکەین گرنگە بەلامەوە کە ئاماژەیەکی کورد بەوە بین دەستنووس چییە ماهیەتی دەستنووس بریتە لە هەموو نووسینێک زەمنێکی بەسەرا تێپەڕی بێت و چاپ نەکرابێت بەمە ئەوترێت دەستنووس سامانی دەستنووس ئەگەر بۆ گەلان بۆ میلەتان سەروەتێکی مرۆیی گرنگ و بایەخدار بێ ئەوە بۆ گەلی کوردی ئێمە هەم مێژووە هەم شارستانیەتە هەم سامانێکە بە گەوهەر و ئاڵتون مەزەندە ناکرێت لەبەرەوەی مستەفا کەمال ئاتاتورک قسەیەکی زۆر جوانی هەیە بە دەر لەوەی هینەکانی ئەڵێ ئەگەر ئەتەوێت بڵێ ئومەتێک گەلێک سەرگەردانی کەی نەزانێ بەرەو کوێ ئەڕوا وای لێ بکە ڕابردووی خۆی بیر نەبێ ئەجا بەڕاستی کەسێک ڕابردووی نەبێ داهاتووشی لە مەترسیدایە ئەم دەستنووسانەی ئێمە سامانێکی گەورەی نەتەوەین ڕابردوومان بەرهەمی عەقڵگەرایی و بەرهەمی زانستی ئەم زانایانی کۆنی ئێمن کە بۆ ئێمە بەڕاستی بۆ لەم سەردەمەدا پێویستێکی حتمی زۆر زۆر گرنگە و ئەو کەرەستانەی کە بۆ دەستنووس بەکارهێنراوە من حەزەکەم ئاماژە بە یەکشت بکەم لە یەک دەستنووسە ئەگەر دوو لاپەڕەش بێت گرنگیدان بەم دەستنووسە گرنگیدانە بە چەندین بواری گرنگ یەکەم گرنگیدانە بە کەرەستەی مێژووی ئەم پەڕەیە ئەم وەرەقەیە ئایا ماددەکەی چی بووە چۆن هاتووە گرنگیدانە بە حیبر و ماددەکەی کە تایە بەکارهێنراوە گرنگیدانە بە جزوبەن یعنی کۆمەڵێک کەس لە پشتی ئەم وەرەقە و جزوبەنەوە بوون گرنگیدانە بەو فۆنت و نووسینەی کە بەکارهێنراوە کە ئەو سەردەمەمان بۆ ئەگەڕێنێتەوە سەرەتا ئەگەر باسی ئەو کەرەستانە بکەین لە کوردستانی خۆمانە بە شێوەیەکی گشتی دەستنووس ئەو ماددانەی تیا بەکارهێنراوە کە ماددەی سروشتی بوون هیچی مەوادی کیمیایی نەبووە وەرەقەکە سەرەتا لە چینەوە هاتووە وەکو هەویر تۆکڵی دارچنار لەگەڵ داری توو و کۆمەڵە شتیان تێکەڵ کردووە وەکو سرێشمی لێ هاتووە بە هەویری هاتووەتە کوردستان لە کوردستانی خۆمانە لەسەر سینیا لەسەر شێوەیەک پان کراوەتەوە عینە نانی تیری ماوەیە هێڵراوەتەوە مادەیەکی بەسەراکراوە جۆرێ لە لینجی پێوە بۆ ئەم وەرەقەی بۆی هەڵبدرێتەوە و حتا هەندێکیان هەل لە چینەوە بە پانکراوەی هاتوون ئەمە وەکو وەرەقەکە بەنسبەتی ئەو نووسینانەی کە بەکارهێنراون کە دواتر ئەچینە سەریان لە دەواتەکە لە ئوچەکە لەو حیبرانە لەو ڕنگانەی کە تیا بەکارهێنراون بە وردی باسییانەکەین ئەم ببوورە ئەم زانیاریانە دەرەنجامی توێژینەوەی ئێوە دەستان کەوتووە یاخود وەکو نووسین ئەوش دیسانەوە لە دەستخەت و لە کە لە پورەکانەوە ماوەتەوە کە بازە پێکهاتەی کەرەستەکانی نووسینی دەستخەتەکە خۆی دوای توێژینەوەیەکی چەند ساڵە و بەکارهێنانی عملی و بەجێمانی پاژماوی ئەو دەستنووس و بنی ئەو بنەماڵی زانیارانە کە شتەکانیان لە پاش بەجێماوە ئێستا ماونەتەوە ئێمە ئیسفادەی لەکەین یعنی بۆ نمونە دەواتەکە ئێستا ماوە من لە ماڵەوە لامە مەسەلەی ئوچ مەسەلەی قامیش کە بەکارهێنراوە مەسەلەی مستەرە کە بەکارهێنراوە ماددەکان من حتا لە کەناڵی ڕووداویشە جارێکیان هەر بکو ئەکتەرێک لەگەڵ تەهای کەریمیان بە ڕەحمەت بێ ئەو کردم بە فلیم مەسەلەی ماددەکان و حیبرەکان چۆنی بووە چرایەکیان هێناوە یان سۆبایەک
لەم سۆبایە سینێکیان خستۆتە سەر بۆی ڕەشاییەکە بەرز بێتەوە ئەم ڕەشاییە کە لە ژێر سۆبەکەیە لە ژێر چراکەیە سینێکی تریان داناوە ڕەشاییەکە کەوتۆتە خوارەوە ئەم ڕەشاییان هێناوە لەگەڵ برنجی کوردیا هەندێک جار وردە خەڵوزیش دواتر پەتی جاڵجاڵۆکە بۆی لینج بێ نووسینەکە هەندێک جارێ ئەتوانی ئیسفادە لە توێکڵی گوێز بکەین سەوزەکەی هەندێک جار ئەتوانی ئیسفادە لە دەنکە هەناریش بکەین لەگەڵ مازوو ئەمانە لە دەستکەوانێکە ئەکوتینەوە ئەگە وەڵامەکەت بیر نەچی ئایا ئەمە بۆ خۆی هەرزانایەک بۆ خۆی هەساو بۆ نووسینەکەی پەنای بۆ ئەمە بەرەوە یاخود کارگەیەک یا شوێنێکی بەرهەمهێنان هەبوو ئەمەی بۆمیان کردووە کۆمەڵێک کەس تایبەت بوون بە دروستکردنی ئەمانە ئەگەرچی زاناکانمان زۆربەی زۆریان لە ماڵە خۆیان ئەم مادەیان بە حازری هەبووە حتا لە کوردەواری خۆمانە ئەڵێن کاتێک کە کاروانی ڕۆشتۆ بۆ شوێنێک چونکە ئەم مادەیەکە لە دەستکەوانە ئەکوتیتەوە دواترە بە بخێتە ناو شوشەیەک ئەوەنە بیش لەخێنی ئەوەنە بیش لەخێنی تا بە تەواتی لینج بێتەوە نەیراتەوە ئیسفادەیان لە چی کردەوە کە بە کاروانی چوون بۆ شوێنێک شوشەکانیان بەستۆ بە وڵاخەکانەوە بۆی کە ئەڕوا هەتا ئەگاتە ئەو شوێنە هەر شوشەکە بلێرێتەوە و یاری بەش یاری بکە تا ئەو ینی ئیسفادەیان لە کات لە شتەکە کردووە بۆ ئەوە ئەڵێم یعنی ئەمە کە باسی دەستنووسەکەین ئێمە باسی کۆمەڵێک دەستگای گەورە ئەەکەین کە ئیشیان تیا کردووە دەستگای عایدی جەزوبەند بووە دەستگایەک عایدی دروستکردنی حبر و مەوادەکان بووە دەستگایەک عایدی هێنانی وەرەقەکە بووە لە دراسەکردن و لێ کۆڵینەوە و توێژینەوە لەم دەستنووسانەیە ئێمە کۆمەڵێت دەرەنجامی مێژووی زۆر گرنگمان بۆ دەستەکەوێت کە ئیسفادەی زۆر دەچینە سەر ئەوە تۆ ئەتەوێ ئەمانە بڵێ ئەمانە بەرهەمی خۆماڵی کوردین کە پەنای بۆ ئەمە براوە یاخود ئەمە کەلتورێکی ڕابردووە هەموو زانایان لە هەموو شارستانێتی ئیسلامی و دەرەوەی ئیسلامیش بۆ نووسینەکانیان پەنیان بۆ ئەم جۆرە کەرەستانە برۆ وەکو کەرەستە زانایان هەموو شارستانێتێک ئیسفادەی لێ کردووە بەڵام لە شوێنێک بۆ شوێنێکتر فەرقی کردو بۆ نمونە وەرەقە لە میسرا وەرەقی بۆردیە بۆ گەڵایەکی زۆرپان بووە لای خۆمان مەسەرن ئیسفادەمان لە تاوێرە بەرد کردووە لە ئیسفادەمان لە دیواری تاشەبەردەکان کردووە بەڵام بەعام بە شێوەیەکی گشتی ئێمە شتێکی هاوبەش هەیە لە نێوانمانە مەسلەی بەکارهێنانی مادە سروشتەکان بەڕای تۆ باسکردنی ئەم کەرەستانە لە ئێستادا زەرورە بەوەینەوەی ئێستەوە لە تەنانە لە نێو دنیای تەکنیکی پێشکەوتی ئەمڕوا باسی ڕەگ و ڕیشەی ئەمانە بکرێوەکو کەرەستەی نووسین ئێستا تەکنەلۆژیا پێشکەوت و دانیشی لەسەر کۆمپیوتەرێک بە سەعاتێک چەند لاپەڕە ئەنووسیت و نەحی برسەرف بە خەرجەی نە قەڵەم پێویستە نە هیچ کۆمەڵە دوگمە بەکارێنیت ینی ئەمانە زەرورە لە ئێستاکە زۆر لە جێ خۆیتی من ئەمە بۆ ئەو باز ناکەم ئێمە ئیسفادە من ئەمە باسەکەم حبر مەرەکەب بەم ناڕەحەتیە دروست کراوە کەچی ئەم سامانە گەورەیەی نێتەوەیەمان کە ئەگەر دەستنووسی زانایان نەفەوتایە ئێستا بە هەندەی کێوەکان نەبوون ئەم دەستنووسمانێت تەفسیری قورآن 1000 بەرگە 1000 ئینسانێک بتوانێت بەم ناڕەحەتی حبر بەم شێوازە وەرەقە پیا بکرێ بتوانێت 1000 بەرگ بنووسێ ئێستا ئەو هەموو شتە کەرەسە ئاسانکاری هەیە تااقەتی مطالعەکردنی کتێبێکمانیە بەرگونیوەکە مەبەستم ئەوەیە بەم ناڕەحەتی ئەم شتانە دروستکراوە بەڵام ئەوان هیمەتیان چەند بەرز بووە چەند لەسۆز بوون بۆ کارەکانیان چەند بە گەورەی ئەو محتاوا و ناوەڕۆکە بەهێزەشە نووسینەکانی ئەوانەوە یا ئەو بەرەکەتەی ڕاستە سپاس دکتۆر عەدنان مامۆستا هێ من زەرورەتی پێداویستی بوونی دەستخەت لە ئێستادا ینی ئێمە ئێستا ئەم هەموو کتێبە بەردەسێم هەموو زانیاری خێرا گەشتووە پێمان چ پێویستێکمان بەم دەستخەتانەیە کە ئێستا زیندویان کەینەوە بۆ ناوەندی ڕۆشنبیری و فەرەنجی کوردی بەدڵنیاییەوە ئەو دەستخەتانەی کە لە ڕابردووە هەبوون و ئەو زانستانەی کە لە ئێستایا هەن درێژکراوەی دەستخەتەکانی ڕابردووە ینی زۆربەی شتەکان لە دەستخەتەکانی ڕابردووە وەرگیراوە ئەو زانایانە بوونە هۆکارێک بۆ گواستنەوەی ئەو عیلمەی کە لە ڕابردووە هەبووە لە ڕێگەی دەستخەتەکانیانەوە گەیاندویانە بە ئەمڕۆ و ئەمڕۆ کەوتۆتە بەردەستی ئێمە و لەگەڵ ئەوەشا ئەو دەستخەتانەی کە لە ڕابردووە هەن زۆرینیان چاپ کراون زۆرینیان کەوتونەتە بەردەستی ئێمە بە شێوەیەکی نوێ بە شێوەی دیجیتاڵی یاخود بە شێوەی چاپکران لەبەر ئەوەیە کە ئێماڵین دەستخەتەکان گرنگن چونکە درێژکراوەی ئەو عیلمان کە لە ئەمڕۆیە هەن و توانین جگە لەوەش ئەو عیلمانەی کە لە ئەمڕۆیە هەن بگەڕینەوە بۆ کۆنەکان لەبەر ئەوەی تەواوکەری یەکترن کەواتە زیندووکردنەوەی ئەو دەستخەتانە ئەبنە مەڵۆیەک بیخینە سەر خەرمانی ئەو مێژوەی کە ئێمە لە ڕابردووە هەمانە بەدڵنیاییەوە زۆر شتمان هەیە کە تا ئێستا گرنگی پێنەدراوەوە بە دەستخەتی ماوەتەوانێ ئەگەر بین ئەم دەستخەتانە بگۆڕین بە ڕێنووسی ئەمڕۆ جارێکی تر بڵاوی بکەینەوانێ ئەبێتە شۆڕشێکی نوێی زانستی شۆڕشێکی نوێی پیشەسازی و ئەبێتە هۆکارێک بۆی ئێمە شانازی بە
ڕابردووی ئەم نەتەوەیەوە بکەین شانازی بە ڕابردووی ئەم زانایانەوە بکەین و زۆرێک لە زانکانیشمان لە کەناڵەکانی دنیا لە زانکۆکانی دنیا توێژینەوەیان لەبارەوە کرێوە گرنگیان پێدرێ بەڵام ئەوە لای ئێمەیە کە بەداخەوەکو پێویست گرنگیان پێنادرێەوە ناتوانین دەستخەتەکانیان وەکو پێویست گرنگی پێبین و بڵاوی بکەینەوە ئەگەر کەسایەتێکی وەکو ئەبوو حەنیفەی دینەوەری وەربگری ئەبینی لە زانکۆی ئۆپسالا لە سوید توێژینەوەی لەبارەوە کرێەوە ئەبینیت زۆرێک لە داهێنانەکانی ئەبوو حەنیفەی دینەوەری پێش زانان ئەمساوەکان بووە بەڵام لەبەر ئەوەی ئەم دەستخەتانە بڵاو نەکراوەتەوە ئەم دەستخەتانە لە سوچی حجرەکانە ماوەتەوە لە سوچی ماڵەکانە ماوەتەوانێ سیرەکەی داهێنانەکە ئەدرێتە پاڵ عالمێکی ئۆروپی یا ئەمریکی یا وڵاتێکی تر بەڵام کاتێک دەستخەتی ئەم عالمە بە ڕێنووسی ئەمڕۆ ئەنووسرێتەوە و توێژینەوەی لەبارەوە کرێ و چاپەکرێ و بڵاوەکرێتەوە سیرەکەی زۆر پێش ئەو بە 600 ساڵ بە 500 ساڵ بە 1000 ساڵ پێش ئەو عالمە ئەوروپیە ئەم توانیوەتی داهێنان بکە ئەگەر سەرنجی بەرنمەکانی کەناڵی ئەلجەزیرە یا خڕوسێلیۆم یاخود ئەلعەرەبیە بی دەربارەی زانا جەزیرەکان کە خەڵکی جەزیرە و بۆتانن ئەبینی بە بناغەدا ڕێژەری ڕۆبۆت داهێنرێن لە کاتێکە ڕۆبۆت داهێنانەکەی دەدرێتە پاڵ ئەمریکا و دەدرێتە پاڵ وڵاتانی دەرەوە با بڵێن و زۆر عالمی ترمان هەیە زۆر شتی ترمان هەیە کە ئێمە بین باسییان بکەین و دەستخەتەکانیان جارێکی تر زیندوو بکەینەوە من ئەگەر بێت و یعنی ئێمە وەکو خوێندنەوەیکی کۆمەڵناسیانەیە ئەوەی کە پێوتێ سۆسیۆ سایکۆلۆژی زیاتر بۆ ئەم زانانەکە بۆ هەموو زیاتر لە بواری یعنی مامۆسایانی ئاینی هەستەکەی لەوە ڕۆ یعنی چین و توێژەکانی تر کەمتر ئێوە باسییانەکەن یەکسەر ئێوەڵەن زانایان یا شاعیران هەر ئەو دوو سنوورە ئەبینین کە باسەکرێ و ساغیەکەنەوە هی بۆ زیاتر لەو ئەو دوو توێژەی گرتووەتەوە کەمتر تەجاوزەکە بۆ هەندێک بواری تر لە مێژووی دێرینە لە مێژووی کۆنا زانا بریتی بۆ لە مەلای ئاینی و مەلای ئاینی لە حجرەکانە تەنها سەرقاڵ نەبووە بە خوێندنی نەحو و سەرف و بەلاغە و تەجوید و علومی تەفسیر و علومی قورئان و مەسەلەن علومی حەدیث و ئەو زانستە شەرعیانە نا لە پاڵ ئەوەدا مەشغوڵ بۆ بە خوێندنی گەردووناسی بە خوێندنی جادەرمانی و ئێستا ژمارەیەکی زۆر دەستخەتی جادەرمانیمان هەیە کە بەڕاستی ئەمانە پێویستە زانکۆکان توێژینەوەی لەبارەوە بکەن و ئەم دەستخەتە جادەرمیانیانە بگۆڕن بە ڕێنووسی ئەمڕۆ و جارێکتر بڵاوی بکەنەوانێ بۆ ئەوەی هەم بنەوەی ئەمڕۆ بڵێن ئەوە تا نێزانەکانی پێشینمان چەند گرنگیان داوە بەم زانستانە و هەم من دڵنیام لەوەی زۆر شت هەیە لەم دەستخەتانە کە تا ئێستا وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش درچیان پێ نەکردووە و تا ئێساش نەدۆزراوەتەوە و بڵاو نەکراوەتەوە کاتێ تۆ دەی ئەم دەستخەتانە بڵاوەکەیتەوە توێژینەوەی لەبارەوەکەی کەواتە کۆمەڵێک شتی نوێ کەشفەکەی کۆمەڵێک شتی نوێ ئەخەیتە ڕوو بۆ خەڵکی کە لە ڕێگەی ئەو زانە ئاینیانەوە بووە کە لە ڕابردوودا زانکۆ بریتی بووە لە حوجرە بریتی بووە لە خوێندنگە ئاینیەکان هەر لەبەرەوەشە کاتێک باز لە زانستەکەین ئیتر گەردووناسی بێ یاخود مێژوو بێ یاخود جوگرافیا بێت یاخود هەر جۆرە بوارێکی تری زانست بێ جادەرمانی بێ پزیشکی بێ یا هەر بوارێکی تر یەکسەر ئەڵێن زانایانی ئاینی یان ئەڵێن مەلاکانی کورد چکە ئەو کاتە حوجرە بریتی بووە لە زانکۆ بەمانای ئەمڕۆ بە بەڵام بۆ خۆی مامۆستا هێمنیەشێک لە عەقەباتەکانی ساکنەوەی دەستخەتەکان پێویستی بەوە نییە لە ڕووی زانستیەوە شارەزایەکی علمی ناوێت یاخود ئایا هوەری ساختکردنەوەی ئەمانەوە پێی پێبردنەوە ئەو کەسەی کە لەو بوارا بێتە پسپۆر ئەبێت سیما و خەسەت و تایبەتمەندیەکی بێ بۆ ساختکردنەوە یاخود ئەو ناونیشانەی پێ ببەخشرێت ئایا هەموو کەسەتوانێ هەسێ دەستخەت ساختکاتەوە یاخود ئەمەش بۆ خۆی کۆمەڵە تایبەتمەندی و خەسەتی خۆی لە ڕاستیان نەخێر بەڵام بەداخەوە دیسانەڵێم لە زانکۆکانی ئێمە ڕشتەیەک نییە بە ناوی دەستخەت ناسی یاخود ساختکردنەوەی دەستخەت کە کەسێک ئارەزووی هەیە بڕوا 4 ساڵ لە زانکۆ بخوێنێ یا 2 ساڵ بخوێنێ و لە ماوەی ئەو 2 ساڵ یاخود 4 ساڵەدا فێری ساختکردنەوەی دەستخەت ببێ بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی زانستی کە لە وڵاتانی ئێران و تورکیا و زۆرە لە وڵاتانی دنیاە ئەم ڕشتەیە هەیە و ئەخوێنرێ بەڵام لای ئێمە وەکو حەزێکە وەکو ئارەزوویەکە کە کۆمەڵێک کەس هاتوون هەوڵەدەن ئەم دەستخەتانە ساخت بکەنەوە بیگۆڕن بە ڕێنووسی ئەمڕۆ بیکەنە دیجیتاڵی بڵاوی بکەنەوە
بەڵام گرنگترین خەسڵەت بە نەزەری من ئەوەیە کە ئەم کەسە زۆر زۆر بە تەحامل بێت چکە خوێندنەوەی دەستخەت کارێکی ئاسان نییە بەڕاستی خوێندنەوەی دەستخەت زۆر زۆر ماندووکەرە و ئەبێ زۆر زۆر حوسەڵت لەگەڵیا هەبێت و جۆرەکانی خەت بناسیتەوانێ لەگەڵیا جۆرەکانی وەرەقە بناسیتەوە لەگەڵ جۆرە لە شارەزای ڕۆشنبیری ساکردنەوەی دەستخەت بەدڵنیاییەوە ئەبێ زانیاریەکی زۆرت هەبێ و گرنگترین شتیش لێرە لە دوای حوسەڵە مەسلەی زمانزانینە تۆ گەر زمان نەزانی ناتوانانی ئەم دەستخەتە ساختکەوانێ لەبەرەوە ئەو کەسانی کار لە ساختکردنەوەی دەستخەتەکەن بە شێوەیەکی گشتی زمانەکانی کوردی عەرەبی فارسی شارەزا هەن بۆی بتوانن بە ئاسانی دەستخەتەکان ساختکەنەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستا هێمن. دکتۆر عەدنان ئەوەی کە مامۆستا هێمن باسی کرد باسی تەنانە ئەو زانستەشی کرد کە زانستی بۆ منە باسی ئەوەی کرد کە دەستخەتەیە لەسەر گژ و گیایە گیا دەرمانیە لەسەر ئایا ئێمە ئەکرێ ئەمانەش ئەم دەستخەتانە پۆلێ نەکرێ یاخود هەر بوارێکی گرنگەیە و کە بۆ ئێستا پێویستە ساغ بکرێتەوە ئەوەی کە ڕێکخراوەکەی ئێوەیە ناونشانەکەی ئەوەیە کە زیاتر بژانەوەی کەلەپوری زانایانی کوریانی کە ئەڵێن کەلەپور مەبەستانەوەیە کۆی تەواوی ئەو کەلەپوری کە لەو بەجێماوە بنووسین و بە بوارە جیاوازەکەی ناو نووسینەوە یاخود تەنها ڕێچکەیەکی ئەو نووسیناگرن ئایا شەرع و فقهناسیە مێژووە فکرە فەلسەفەیە ڕاضیاتە نازانم ئەو زانستانەی کە وەکو مامۆستا هێمن ئاماژەی پێکرد زانایانی ئاینی لە پاڵ زانستەکانی نەحو و سەرف و تەفسیر و سیرە و ئەوانەشە هاتووە کۆمەڵی ڕشتەی تری گەردوون ناسی فیزیا کیمیا ڕاضیات ئەمانەشی خوێندەوە ئەمانەشی نووسیوە ئیشی تیا کردووە ئایا هەموو ئەمانە بۆ ئێستای ناو کای ڕۆشنبیری ئێمەوە کتێبخانەی کوردی ئێمە گرنگن مامۆستا ئارەمگیان پێشەی وەڵامی ئەو پرسیارەوە بەم و هەر ئضافەیە بۆ قسەکانی مامۆستا هێمن زانستی دەستنووس ئەگەر جاران دەستنووس لە چوارچێوەی زانستی مێژوو شوێنەوارە جێبوایەتەوە ئێستا لە وڵاتان بووەتە زانستێکی سربەخۆ ئەخوێنرێ ناونراوە بە زانستی کۆدی کۆلۆژیا ئەم زانستە پێوترێت زانستی شوێنەواری کتێب چونکە تۆ بە زانستی دۆزینەوەی دەستنووس ئەبێ شارەزاییت هەبێ وەکو مامۆستا فەرمووی لە جۆری خەتەکانە چونکە خەتەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر ئەگۆڕێ زانستی ئەو حبرەی کە تایە بەکارهێنراوە چونکە هەر بە زانست بە ناسینی حبرەکەیە ئەزانی هیچ سەردەمێک بووە حتا وەرەقەکە وەرەقەی فێرعەونیە چونکە وەرەقەکانی ناویان هەیە ئەگەڕێنەوە بۆ ئەو سەردەمە ئەزانی هیکەی بووە چونکە ئێمە بەعزی دەستنووسمان هەیە لەبەر شاڵاوی ئەوەی کە پارەیەکی زیاتر بکە کۆتاییەکان دڕێنراوە چکە تا دەستنووس کۆنتر بێ پارەی زیاترەکە وەختی خۆی هاتمون چیان کلۆبرخی ئاخریان دڕاندووە ئێمە بۆ یەکێک لەوانە کە ئیسفادەی لێ بکەین لە جۆری وەرەقەکە و لە جۆری حیبرەکەی کە تایە بەکارهێنراوە جۆری زیوەنەکە ڕێک ئەتوانی سەردەمەکە دەستنیشانکەی و زۆربەی ئەو دەستنووسانش کە ئێستا ماونەتەوە مۆرێکی مجەسەمیان پێوەیە چۆن ئێستا مۆرمان هەیە مجەسەمە ئەو ساژە مۆرە مجەسەمە هەبووە کە لە چین لێ دراوە کە هەندێکیان تقریبا لە 1950 کۆچی کە لە سەمەرقەندەوە هاتوونەتە کوردستان ئەو مۆرەی پێوەیە بۆیە مەسلەی دەستنووس بەدەر کە مامۆستا هێمن فەرمووی ئەبێ سەبر و تەحملێک هەبێت ئەبێ بەڕاستی کۆمەڵێک زانستی گرنگ هەیە لەو بوارەیە بیزانی هەر بەلایانی کەمە جۆری خەتەکە چکە وەختی خۆی جۆرێ بەکار هاتووە تەنانەت لەی کوردی خۆمان سێ نقطەی لەسەر بوو ئێستا من نامەکانی حتا هی دوێنێ مامۆستا نامەکانی مامۆستاکەیم دەرسم لایە ڕۆڵە بە سێ نقطە نووسێتی حوتی لەسەردانە ناوە کە بە دوێنێ بەنسبەتی نامەکانی مامۆستاکەیم دەرسەوە ئێتر دەستنووسە کۆنەکان کە خۆتە زانی قۆناغبەندی نووسین لە سەرەتایە هیچی نقطەی نەبووە هیچ حرفێک نقطەی نەبووە وردە نقطە زیایی کردووە دوایی ضەمە و فەتحە و کەسر زیایی کردووە وەکو بوارەکان یعنی ئەوەی کە پرسیارم کرد وەکو بوارەکان تەمەن وەکو مامۆستا ئاماژەی پێدا بە حکم ئەوەی کە لە حوجرەکانی کوردستان و ئەو مەدرسانەی کە لە پانا مزگەوتەکانە هەبوون زیاتر علومە دینیەکانیان تیا خوێنراوە ئەم لایەنە زەخکراوەتەوە ئەگەر چی کیمیا و فیزیا علمی فەلەک علمی هەندەسە من لە هەموو ئەمانەیە دەستنووسم لایە کە باوەڕتانە بێت دەستنووسم لایە لەسەر علمی فەلەک وەرەقەکەم بە ئاو تەڕ کردووە بۆی چرچلۆج بە ئۆتو سافم کردووە حبرەکەی تێک نەچووە چونکە موادێکی طبیعی بووە و مەسەلەی ئەو ئێرەی علمی فەلەکەی کە تیا بەکارهێنراوە هەموو ئەمانە لە حوجرەکانە خوێنراوە یعنی مەبەسم زەرورەتیان بۆ ئەم قۆناغی ئێستا ینی ئەو بوارانە ئایا ئێوە بواری تایبەت ئەگرن بۆ منە تۆ دەستخەتی مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ساغەکەیتەوە لەوانەیە بۆ منە خۆت لە بواری سەقافەی شەرعی و لە بواری ترادیسیۆنی دین و
ئەو پێدراوانی کە پێوەنی باینی پیرۆزی ئیسلام و قوڵایەکانی شریعەتەوەی شارەزایی دەبێت بەڵام ئەگەر بوارێک بۆ تۆ بۆ بوارێکی لەوانەیە پێویستی بە شارەزایی هەبێ بۆ نمونە بۆ پێویستی بۆ بێت تۆ مێژووی مێنشینی بابانەکان بزانانی بەڵام هیچ معلوماتێکت نەبێ ئایا دەست بۆ هەموو ئەمانە ئەبرێ بە یعنی بە شێوەیەکی چڕە و فراوان یاخود بوارێکی تایبەت ئێوە ئەگن وەکو ضرورەت ئەیبینن لە ڕشتەکەی خۆتانە بۆ ئەم قۆناغەت ساغیەکەن ئەو پرسیارێکەکە بێ ئەو کە ئێستا لە دڵێ مناوە ویستم باسی کەم مامۆستا ئارام تۆ خۆت لە شارەزای مێژووی سپۆڕی ئەو وارەی مێژوو زۆر جار مێژووی ئێمە دوو کەس نووسیوانەتەوە یا کەسێک سەر بەدەسەڵات بووە بۆ دەسەڵاتی پان کردوتەوە لە دەرباری دەسەڵاتە بووە یا کەسێک دژی دەسەڵات بووە لە هەموو ئەم دوو ئەوەرە مێژوویەکی ڕوون و ئاشکرانیە بەڵام ئەگەر بێ دووتۆی دەستنووسەکان مامۆستا هێمن لە من شارەزاترە ئاگای لەوەیە زۆربەی دەستنووسەکان زانایانی کۆنی ئێمە زۆر گرنگیان بە کات و وەخت داوە کە دەستنووسەکەی نووسیۆتەوە بۆن منە نووسێتی ئەمڕۆ کە ئەم دەستنووسە ئەنووسمەوە فڵانە بەروارە وا لە هاوینیان هێشتا جەوهەر فێنکە و لەبەر ڕۆشنایی مانگەشە و نووسیومە و فڵانە کەس هێرشی بەدەست سەر فڵانە میر ئێستا حالین لە جێگا کەوتووە یعنی چونکە ئەمەی کە نووسیۆتی ئەم دەستنووسە بۆ خۆی نووسێتیەوە ڕوودا و نووس بووە مێژوو نووس نەبوو بەڵام ترسی ئەوەی نەبوو دەسەڵات و ئەمانە مزەکەراتی خۆی نووسیوەتەوە ئەنجا ڕاستگۆ بووە لە نووسینەکە چونکە ترس لەبەرەوە ئەگەر ئێمە بمانەوێ مێژووی ساغی خۆمان زۆر بواری مێژوویمان کە تا ئەم لەحزەیە هێندا کێشەی لەسەرە و ڕوون نییە لەو دەستنووسانەیە دەستمانەکەوێت یعنی باوەڕتان نەبێت هەر ئەرچیفی عوسمانی بگەڕێ کە ئێستا ئەرچیفی عوسمانی سێمین ئەرچیفە لە هەموو جیهانە خاوەنی 15 ملیۆن بەڵگەنامەی مێژووین خۆت دەزانی بەڵێ خۆت لە تورکیا بووی ئەزانی یعنی هەر لە ماوەی ئاخیرە ئەو مەوزوعی نالی کە ئایا هەندێک شعری نالی گوماناوی بوون کە ئایا لە گەنجیان مردووە لە پیریان مردووە ئەگەرچی ماساڵکەیم دەڕێ فەرموو خەت باوەڕم بەوە نیە لە گەنجیان مرد بچووکە لە شعرەکانە باسی پیری و تاڵی سپی کردووە کە ئەو قۆناغێکی کۆتایی تەمەنێتی لە ئەرشیفەکانی عوسمانیا دەرکەوکە نەوەڵا چۆتە ئەوێ و دوای 15 ساڵ ژیاوە و ژنی هێناوە لەوێ و ئافرەتێکی تر خێزانی بۆ تەمەنی پیری بینی و لە ئەرشیفی عوسمانیا ئەم بەڵگەنامانەی ئەرچیفی عوسمانی ئەم دەستنووسانەمان ئەگە پۆلێنێکی وردی بۆ بکرێ زۆر بواری مێژوویمان لە ناوچوونی میرەکان زۆر زانای گەورەمانەیە کە ناوی کوێرە لەو شوێنانە لەو دەستنووسانەیە بۆ دەرەکەوێت لەبەرەوە هەم لە لایەنی مێژووی سەربارەوەی کە مامۆستا هێمن باسی کرد لە لایەنی علمی طبی ئەعشاب طبی بەدیل لە علمی فەلەک علمەکانی ترکە ئەمانە بەڕاستی پێشینەیەکی لێمەژینەی زۆر بەهاداریانە ئێمە بۆ ئەمڕۆ ئێمە خەرمانێک و مەڵەیەکی زۆر گرنگە کە ئەتوانی ئیسفادەی لێ بکەین. بەڵێ سوپاس دکتۆر عەدنان. مامۆستا هێمن ئەوەی مامۆستا عەدنان ئەندازەیە بوارەکانی باس کرد ئەی یعنی زیاتر ئەوانەی کە زیات ئێوە بە دوایانە ئەگەڕێن هیچ کام لە زانایانی کووردە خۆش بۆ خۆی متمانە و سیقەیەوێ ڕاستە زانای ئاینی بووە بەڵام زۆر جار کە ژیاننامەی ئەخوێنیتەوە یاوەکو مامۆستا عەدنان باسی کرد زانایەک بووبێ لەوانەیە لە دەرباری دەسەڵاتێکا بووێ لە ئاستانەی دەسەڵاتێکا بووە کاریگەری لەسەر قەڵەمەکەی و نووسینەکەی بوو ئەو زانایانە کامانن کە زیاتر بە دوای دەستخەتەکانیان ئاگرنوە کامانن کە زۆرترین دەستخەتیانەی و ڕووناکی نەبینیەوە و زیاتر ئەو وڵاتانەش کامانن کە دەستخەتەکانیان لێ دۆزرێتەوە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاو. مامۆستا هێمن پرسیاری پۆلێنکردنی بەر لە ناوبڕەکە زانایانی کوردم کرد ئەو شوێنانەی زیاتر دەستخەتی تیا دۆزرێتەوە. پێشەوەی وەڵامیەوە پرسیارە بەمەوە ئیزافە بۆ سەر قسەکانی دکتۆر عەدنان ئەو کەسەی لە بواری دەستخەتە ئیشەکە مرج نییە خۆی دەستخەتەکە ساخ بکاتەوە لەبەرەوە کاتێک من دێم دەستخەتێکی فەلسەفی زانایەکی شارە زووری ئەهێنم کە نزیکی 800 ساڵ پێش ئێستا دەربارەی فەلسەفە نووسیوێتی ڕەنگە کاری من ساختکردنەوەی ئەو دەستخەتە نەبێ بەڵکو دەستخەتەکە بناسێنم بەوەی کە پسپۆری فەلسەفەیە کە لەو بوارەیە کارەکە پێی بڵێم ئەوەتانە شەمسەدینی شارە زووری 700 ساڵ پێش ئێستا 750 ساڵ پێش ئێستا دەربارەی فەلسەفە ئەم کتێبەی هەیە فەرمەوە کتێبەکەی تۆ بڕۆ ساغی بکەرەوە یاخود فەیلسوفێکی وەکو ئامەدی کە لە دنیاە زیاتر لە 20 بۆ 25 کتێبی لەسەر نووسراوە بە هاوڕێکانم دەڵم کێشی فەلسەفە ئەکەن و پێیان ئەڵێم ئەوە فەیلسوفێکی وەکو ئامەدیە فەرموو بەرهەمەکانی گێڕێتەوە بۆ خاوەن بەدڵنیاییەوە لەبەرەوە کاتێک ئێمەش لەسەر دەستخەت ئەکەین مانای ئەوە نییە ئێمە دین هەموو دەستخەتەکان ساغەکەینەوە نا ئەو دەستخەتەی کە معلوماتمان لێ هەیە زانیاریمان لێ هەیە ئارەزومەندین لێ دین ئەو دەستخەتە ساغەکەینەوەانێ
ئێستا بۆ وەڵامی پرسیارەکەت بەڕاستی زۆر لام گرنگە کە ئێمە خۆمان کار لەسەر دەستخەتەکانی خۆمان بکەینەوە پشت نەبەستین بەو کەسانەی کە کاریان لەسەر دەستخەتەکان کردووە یاخود کاریان لەسەر زاناکان کردووە ئەگەر سەیری لێکۆڵینەوەیەکی کەسێک وەکو ڤان برنسن بکەیت سیرەکەیت برنسن کۆمەڵە توهمە داتە پاڵ عالمێکی کورد کاتێ خۆ توێژینەوەی لە یەکەی سیرەکەی وانە بە کەسێک وەکو مەلا ئەحمەدی گۆرانی ئەڵێ خۆی نزیک کردوێتەوە لە سوڵتان محەممەد فاتیح کاتێت تۆڕی مێژوو ئەهێنی و توێژینەوەی دەربارەکەی سیرەکەی مەلا ئەحمەدی گۆرانی شارە زووری مامۆسای محەممەد فاتیح بووە نەک خۆی نزیک کردبێتەوە لە محەممەد فاتیح بێگومانیش سوڵتانێک ڕێز لە مامۆستاکەی ئەگرێەوە بە جۆرێ لە جۆرەکان یارمەتیە داوە پلە و پۆستیە داتێ وە کاتێ لە سەرچاو مێژۆکانە کۆڵیتەوە سیرەکەی مەلا ئەحمەدی شارە زووری نەخشەی ڕزگارکردنی قوسەنتینی داناوە لەبەرەوە ناکرێ ئێمە پشت ببەستین بەو سەرچاوانەی کە بە چاوێکی دوژمنکارانە لەسەر دەستخەتەکانی کوردیان نووسیوە یان هەندێک جار بەهۆی نەشارەزاییەوە بانی مەرج نییە هۆکارەکە دوژمنکارانە کەواتە ببوورە مامۆستایانی ئەوەی کە دەستخەتیش ساخکاتەوە بێ بە شێوەیەکی شیکاریان نەش لە ساقکردنەوەی دەستخەتەوەکان ینی ئیشی شرۆڤەکاری تیا بکات بەدڵنیاییەوە بێت ژیاننامەی ئەو کەساوە بەرهەمەکانی ئەو کەساوە ئەو سەردەمەی کە تێیداژیاوە لەلایەنی سیاسیەوە لەلایەنی ئابوووریەوانێ هۆکاری نووسینی ئەو دەستخەتە و هۆکاری پەرتەوازەبوونی ئەو دەستخەتە جەنابەت پرسیاری ئەوەت کرد کە ئەو دەستخەتانەی کە هەن بە زۆری هیچ چێن بەڕاستی ناتوانین تۆ بڵیت فلانە زانا زۆرترین دەستخەتی هەیە دەستخەتەکان زۆر پەرشوو بڵاوە سیرەکەی لە یابان کۆمەڵێکی زۆر دەستخەتمان هەیە لە ئەمریکا کۆمەڵێکی زۆر دەستخەتمان هەیە لە دبلن لە ئەدنبرە کۆمەڵێکی زۆر دەستخەتمان هەیە لە تورکیا لە ئێران لە لوبنان مەسەلەن لە عەرەبستانی سعودی لە کوێیت لە زۆربەی وڵاتانی دنیا دەستخەتی زانایانی کورد بڵاو بۆتەوە و گواستراوەتەوە لەم وڵاتەوە بۆ ئەو وڵات لەم شوێنەوە بۆ ئەو شوێن لەبەرەوە ئەستەمە تۆ بتانی بڵێ فلانە زانا زۆرترین دەستخەتی هەیە هەرچەندە ئەوە دیاریکراویش لە وڵاتێکی دیاریکراوە دەستخەتەکان نیەت بەڵکو دابش بووە بەدڵنیاییەوە پەرش و بڵاوە دەستخەتی زانایانی کورد و ئەوەندەی من بینی بێتم زۆرترین دەستخەتی زانا لە 100 دەستخەت هەتاوەکو 350 دەستخەتە بۆ یەک زانا لەوەندە زیاترم نەدیوە مامۆستا هەر پێشتریش ئەو پرسیارم کرد حەزەکەم بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە یعنی تویسە بۆن مەباسی بواری فەلسەفەت کرد بەس ئەوەی کە ئێستا زیاتر ئەو دەستخەتانی کە تەرجەمە ئەکریا ئەدۆزرێنەوە زیاتر یعنی چی بوارێکە ئەگەر فۆکسەکە لەسەر چی بوارێکەوە ئەو بوارە کە ضرورەتی ئێستاش بێت بەڕاستی دەستخەتی ئەوانیش فرە ڕەهەندن دەستخەتی زانایانی کورد لە هەموو بوارەکان دەستخەتمان هەیە بەردەوامیش ئەوانن ساغەکرێنەوە و زۆرێک لەم دەستخەتانە لە وڵاتانی ئەوروپا ئەمریکا گرنگی پێدراوە بەس لای خۆمان گرنگی پێنەدراوە ینی کەسێکی وەکو ئامەدی ئەگەر سەیری زانکۆکانی دنیا بکەی ئەڵێ فەیلسوفی ئامەدی ینی فەیلسوفێکی کورد بووە کە چەند سەد ساڵ لەمە پێش کۆمەڵێک کتێبی لەسەر فەلسەفە نووسیوە یان فەیلسوفی شارە زووری کە شەمسەدینی شارە زووریە کۆمەڵێک کتێبی لەسەر فەلسەفە نووسیوە ئەم کتێبانە لە وڵاتانی عەرەبی تەحقیق کراون چاپ کراون و گرنگیان پێدراوە بەڵام لای خۆمان گرنگی پێنەدراوە لەگەڵ ئەوە شاوانەی سەرەوتەوەرەیە مامۆستا سوپاس مامۆستایە من دکتۆر عەدنان مامۆستا ئاماژەی بە شتێکی گرنگ کرد یعنی باسی کۆمەڵی وڵاتی کرد کە دەستخەتی تایە ئەوە چیە وای کردووە دەستخەتی کورد لە هەموو وڵاتەکانی دنیا هەبێ یعنی بۆ ئەمە ئایا ئەمەش هەر پەیوەندی بەوە هەیە کە کورد میلەتێکی پەژموردە و پەرشوو بڵاو بۆوە خاوەنی بۆ خۆی دەوڵەتێک نەبوو خەڵکەکانی ڕۆشتون ئاوارەی ئەملاولا بوونیا لە پەناو پەسێوێکە گیرساونەتەوە لە شوێنێک دەرسێکیان خوێندوەیە و توانێتەوە دەستخەتەکان جێماوە یامە پەیوەندی بە چیەوە هەیە کورد لە هەموو وڵاتێکە ئەڕێ بۆ هەر ئەرشیفخانەیەک و قونسوڵخانەیەک و شوێنێک دەستخەتی کوردی تایە طبعا زێدەڕۆیی ناکەم ئەگەر بڵێم بە بێ ئیستیسنا هەر شوێنێک لەم دنیاە دەستنووسی تیابێ کتێبخانەی دەستنووسی تایبەتی هەبێ دەستنووسی زانایەکی کوردی تایە بە بێ مبالغە و بە بێ هۆکارەکەی وەک چەند هۆکارەکەن یعنی دووری بۆ نەڕین لە ساڵی 1990 کتێبخانەی بەرلین بەڕێوەبەری کتێبخانەکە لە ڕێی وەزیری ئەو کاتەوە سەلاحێتی ئەدرێتێ بودجە بۆ مۆسەفەکانی تەرخانکە بودجەی تایبەت بۆ کتێبخانە لە ساڵی 1990دا تەرخانەکرێ بڕۆن لە هەر شوێنێکی دنیا دەستنووسان دەستەکەوێ پارەی ئەم سەر و ئەو سەری ڕێگاکەتان مەسروفات چیە ئەتانکەین
لەو سەردەمەیە هاتوون بۆ ویلایەتی بەدلیس بۆم کوردستانی خۆمان دەستنووسیان دەستکەوتووە ئەمە لە ڕێگەی لە وەکو گەڕیدە هاتونەتە وڵاتی خۆمان دەستنووسیان کڕیوە حتا یەکێک لە هۆکارانە وتویانە بە خۆشنووسەکانی کوردستانی خۆمان ئەوەی دەستوخەتەکەی جوانتر بێ و پەراوێزی زیاتر بێ و شەرحی زیاتر بێت چکۆوان لەوەی سادیان لە ڕاوە و شەرحەکان کردووە ئەو دەستنووسە پارەی زیاتری هێنێ بۆیە هاتوون دە خۆشنووسەکانی کوردستانی خۆمان چیان کردووە مۆزوعی مستەرە داهاتوو مستەرە چی بوو ئەم شێوازە بووە کە لەم شێوازە ئەمە بەتنەکەیان تانووسیوە زۆر جار ئەم مستەرەیە 18 بۆ 19 دێر جاری وا بۆ تا 10 دێر مەتنەکەی تیان نووسراوەتەوە ئەمەش کە بە شلیلە و بە سرێشم ڕەقکراوە بۆ پراوێزەکان بووە و ئەمەش بۆ ناو نیشانەکان بووە دەستنووسەکانیان بە خەتێکی نوسخی جوان هەندێک جار بە نەستعلیق و شکست ڕازاندووەتەوە بەمە پارەی زیاتریان وەرگرتووە وە سامانێک بووە تۆ لەو سەردەمای پاریان پێ ینی تاوەکو لە ڕووی ببوورە ماوە سعادنا تاوەکو لە ڕووی تەکنیکیشەوە نووسینەکە تەکنیکی بەهێزتر بوو بێ لای ئەوان بایەخدارتر بوو بایەخدارتر بووە و ئەلوانی زیاتر بوو بێ بۆ نمونە بابەتێکی ترە گۆڕی سەرنوشانەکەی بوو بە سەوز و بە سوور سەوزەکەش لە گوڵە بەیبوون و لە گوڵاڵە سوورەکە دروستکراوە مەبەسم ئەمە هۆکارێک هۆکاری دووەمیان لە ساڵەکانی کۆتایی هەفتایە بدایەتی هەفتاەوە بوو حملەیەک دەستی پێکرد بۆ کڕینی دەستنووس دار مەخلوطاتی سەدام هۆکارێک بەوەی کە دەستنووسەکان لە کوردستانی خۆمانە براونتە دەرەوە دواتر قاچاقچی و لە ڕێی گەڕیدەوە ئەمانە بازرگانی پێوەکراوە یەکێک لەو زەربانی کە لەدراوە لە دەستنووسی ئێمە ئەوەیە کە زۆرێکیان بۆ ئەوەی مەسەن دەستنووسێک ئەگەر بۆ نمونە 50 دیناری کرد بێ کابرا هاتوو دەستنووسەکەی کردوە بە دوولەتەوە بۆ 250 دیناری وەرگێ ئێستا ئێمە کە دەستنووسەکە ساغەکەین و ئەمانەوە چاکیکەین هیلاکیەکەمان ئەبێ ئەو خەتە بزانی چ خەتێکە بیناسیتەوە یەک دوو بزانی هیچ زانستەکە سێ دەستنووسی کۆن عادەتیان وا بووە کۆتایی لاپەڕەکە لێرە لاپەڕی ئەو دی بەچی وشەیەگات بێ لە کۆتایی ئەم لا وشەیە نووسیوە بەمەیە بە کۆتایی وشەکەی ئەو بەرە سەبحات نەبووە لاپەڕەکەی ئەدۆزیتەوە لە بیدایەتەکەەوە مەسەلەن کاڵێ ئەمما بعد فيقول العبد الفقير نای فلانە کەس کە ئەڵێ لە کۆتایی شاکە ئەڵێ ئەم دەستنووسەم تەواو کرد لە فلانە بەروارە منی عەبدی فەقیری ئەمە کە خەتی مؤلفەکەیە و ئەم کوردستانی خۆمان هەردووری بۆ نۆڕین لە مزگەوتی گەورە خاوەنی 6000 مزگەوتی گەورەی سلێمانی بەڵێ کە شێمعروفی نۆدێ مدیری خاوەنی 6000 دەستنووس بووە ئەو دەستنووسانە زۆربەی زۆریان پێیان ئەوترێ وەکو مامۆستا من نەزانێ دەستنووسی یەتیمە یعنی نسخەی تری نییە لە هەموو جیهانە خەتی مؤلفە و نسخەی تری نییە لە هەموو دنیا بەس ئەوەیە کە ڕاستە خۆ نووسراوە ڕاستەخۆ مؤلف خۆی نووسیوێتی ئەم دەستنووسانە ئێمە لە کاتێک کە شێخ مەحموودی نەمر تووشی ئەو کێشەیە ئەبێت و یان مزگەوتی گەورە ئەسووتێنن لە دەستنووسەکان نزیکی 600 ئەمێنێتەوە تا 400 و زۆربەی زۆریان دواتر ئەبرێن بۆ دار مەخلوطاتی سەدام لە بەغا بە پچڕی و فترێک حملەیەک لە لادیەکانان دەستی پێک بوو کۆمەڵی قاچاقچی ئەچون ئەگەڕان دەستنووسیانە کڕی لەبەرەوە کۆمەڵی هۆکار هەبووە ئەم وڵاتی ئێمە چووکە ژێر دەستە بووین و بایەخمان بە پێشی خۆمان نەیاوە بە مێژوی خۆمان دەستنووسەکانمان براون زۆر جاری واشە بۆ نە هەر کابرا پێی خۆش بۆ دەستنووس بناسرێ دەستنووسی خۆی بەهادیە ناردووە بۆ میسر بۆ کتێبخانەی ئەزهەر لەوە دەستنووسەکانمان گەشتۆتە ئەزهەر یعنی کەسێکی وەکو شێخ عومەری قەراخی کە دەستنووسێکی نووسیوە فەرەجوڵای زەکی کوردی محەممەد ڕەشید ڕەزا کە خاوەنی تەفسیری مەنارە ئەو زانە گەورانی ئەوێ چاوەڕانی دەستوخەتی دەستنووسی شێخ عومەری قەراخی بوون بۆیە دەستنووسی زانایانی خۆمان بەهاکەیان ئەوەنە بەرز بۆ خەڵکان چاودێری دەستنووسەکانیان کردوون ئەگە گرنگی ئەم زانایانەمان نەبوایە لە چەپڕەوێکی وەکو قانیشخانە معقولە 300 فەقێ تیابێ بەشێکی کەمیان دانیشتوی کوردستانی خۆمان بن زۆربەی زۆرم ئێستا لە فەیسبووکە زۆرێک لە داغستانیەکان ڕەفیق من کە نەوەی ئەو داغستانیانن کە وەختی خۆی لە کوردستانی خۆمانە فەقێ بوون نامەم لای مەلای داغستانی بۆ لە بیارە فەقێ بووە قەوقاس رووسیا سووریا دیمەشق لە بەغاو لە هەموو ئەو شوێنە لە ماردین لە عینتاب هەموو هاتوون لەم کوێرە دەیانی خۆمان خوێندویانە زانویانە کە ئەم زانایانە ئێمە لە چ ئاستێکی بەرزان کەسێکی وەکو ئەبوبەکری مصەنف ئێمە دارەی ئەم زانە گەورانی کە مامۆستای من خۆشبەختانە من دەستخۆشی لێ یەکەم کە ئێستا یەک و دوو دایانە بەزێنێ لە فەیسبووکە ئێمە دارەی کۆمەڵێ زاناین کە بەڕاستی زانای ئێمە ئێستا زانای مامۆستاکانی زانکۆمان ئیقلیمین بەزۆ زانایانی ئەو سەردەمە کە تەکنۆلۆژیاش نەبووە کەونی بوون بەڵێ سوپاس دکتۆر مامۆستا هێمنەوەی مامۆستا عەدنان باسی کرد زیاتر بەشێکی نەبوونی وشیاری بۆ پاراستنی دەستخەت و خۆشەویستی و بە ئەرشیفکردنیان و خەمخۆریان لەوەی بهێنرێنەوە بۆ نەوەکانی ئایندە تاوەکو لە سەردەمێکە
ئاستی سەقافە و ڕۆشنبیری لە زۆربەی ڕشتە و بوارە جیاوازەکاندا لە کوردستانە دیاریکراوە بووە یعنی نەبوونی ئەم هۆشیاری هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە ئایا بۆ گەڕێتەوە کە کورد بۆ خۆی هەر میلەتێکی ژێردەست بۆ دەسەڵاتی داگیرکەرەکانی بەسەرەوە بۆ یاخود ئەم سەقافەیە نەبووەتە کللتورێ لە نێوەندی ڕۆشنبیری و خوێنەواران و منەزیرەکانی کووردە لە ڕاستیە کۆمەڵێک هۆکاری زۆر هەیە هەنی ناتوانین بڵێن تەنها هۆکار شتێکە یەشێک لە هۆکارانە ئەوەیە کە زانستگەکانمان کە حجرەکان بوون کە مزگەوتەکان بوون لە شوێنێکا قەتیز بووە و بڵاو نەبووتەوە بەرەو شوێنێکی تر ینی ئەم مرکزی علمی لەگەڵ ئەو مرکزی علمیان سێرەکەی دەستخەتیان نەگۆڕیوەتەوە یاخو زانیاریان نەگۆڕیوەتەوانێ لەبەرەوە سێرەکەی زۆربەی دەستخەتەکان لەو ناوەندە علمی خۆی ماوەتەوە مەسەلەن بۆ نمونە ئەگەر بەرزنجە و بیارە بەراوردکەین کە دوو مرکزی زانستی زۆر گەورە بوون سێرەکەی دەستخەتەکانی بەرزنجە لە بەرزنجە بوون و دەستخەتەکانی بیارش لە بیارە بوون ئەگەر ئەو دەستخەتانە لە بەرزنجە فەوتابن لە ناو چوبن سێرەکەی ئیتر شوێنێک نەماوەتەوە بۆ ئەوی بە شوێن ئەم دەستخەتانەیە بگەڕین ئەمە یەکێک لە هۆکارەکانە بەڕاستی هۆکارێکی تر ئەوەیە وەکو بەڕێز دکتۆر عەدنان باسی کرد مەسەلەی پارەپیاکردن مەسەلەی تیجارەت و ڕۆشنبیر نەبوونی خەڵک بەوەی کە ئەمە سەروەتێکی نەتەوەیی گەورەیە ئێستاشی لەگەڵا بێت ئەتوانم بڵێم بە هەزاران دەستخەت لەم کوردستانەیە هەیە کە ئەم دەستخەتانە بە موڵکی بنەماڵەیی ئەزانرێ بە موڵکی تاکە کەس ئەزانرێ بەڵام لە ڕاستی ئەم دەستخەتانە موڵکی نەتەوەیەکە موڵکی بنەماڵەیەک نییە بەستی ئەوەیە دەستخەتی و ناهێڵن ڕووناکی ببینێ بە هەزاران دەستخەت هەیە لە کوردستانە کە ئەو دەستخەتانە ناهێڵڕێت ڕووناکی ببینێ من بۆ خۆم دەستخەتەیە 7 ساڵە وعدم پێدراوە کە بەس پیشانم بدرێ بەوەی سێری کەم زانم ئەم دەستخەتە چییە بەڵام ئامادە نییە ئەوە بە موڵکی خۆی ئەزانێ بە موڵکی بنەماڵەیەک ئەزانێ بە موڵکی شەخصی ئەزانێ لە کاتێکە ئەم دەستخەتە موڵکی نەتەوەیەکە واگەر ئەم دەستخەتە ڕووناچی نەبینێت ڕەنگە وردە وردە دابخورێ ڕەنگە وردە وردە لە ناو بچێت و ڕەنگە لە حادیسەیەکە لە ناو بچێت بەهۆی کارەساتێکەوە ئیتر سووتان بێ شەڕ بێ ڕەو بێ ڕاکردن بێ هەر مەشاکی لێک بێ لەو بنەماڵەیە یا لەو عایلەیە ڕەنگە ئەم شتە لە ناو بچێ بەس ئەگەر تۆ ئامادە بووی بیخیتە بەردەست خەڵکو و بە شێوەیەکی دیجیتاڵی کە لەمڕۆیە بە ئاسانی سکانەکرێ و بڵاوە کرێتەوە تۆ ئەو دەستخەتە پارێزی بچووکترین نمونەت بەمێ من بۆ خۆم بە دوایە چووم زیاتر لە 60 دیوانی شاعیرانی کوردی کلاسیکی دەستخەتمان هەیە کە تا ئێستا ئەو دیوانانە چاپ نەکراون ڕووناچیان نەبینیوە حزوریشان هەیە کە من بۆ خۆم چوومەتە لای زۆرێک لەو بنەماڵانە ئامادە نین ئەم دیوانە دەستخەتانە بخەنە بەردەست بۆی لێکۆڵنەوەی لێ بکرێ و چاپ ماوەسای بۆ ئەو پرسیارەشەوە یعنی ئایا هۆکارەکە نەبوونی متمانەیانە بە ساختکەرەوەی دەستخەتەکان یا نەبوونی متمانە یعنی مەبەستمەوە نەبوونی متمانە لە ڕووی علمیەوەکو پێویست بگاتە شوێنی خۆی و بگاتە خوێنەر یاخود بەتەمای ئەوەن کە بە پارە و سەرمایە و داهاتێ بیفرۆشنی ئێوە بە دوای هۆکارەکانان نەچوون کە ئەم هەموو هەیە و تایسە چاپ نەکراوە کۆمەڵێک هۆکار هەیە وەکوتم یەکێک لەو هۆکارانە نەبوونی ڕۆشنبیری پێویست بەوەی کە ئەم دەستخەتە موڵکی نەتەوەیەکە و موڵکی بنەماڵەیەک نییە ئەمە هۆکارێکی ترمان ئەوەیە کە ئەم دەستخەتانە لە پەراوێزیانە هەندێک شت هەیە کە ئەو بنەماڵەیە نایەوێ ئەم شتانە خەڵک بیزانێ نایەوێ ئەم نووسینانە بکەوێتە بەردەست خەڵک لەبەرەوەی ڕەنگە نووسینێک بێت تایبەت بە بنەماڵەکەی خۆی تایبەت بە عشیرەتەکەی خۆی تایبەت بە کەسوکاری خۆی و بڵاوبوونەوەی ئەم شتانە ببێتە کێشەیەک بۆی هۆکارێکی تر ئەوەیە کە بەداخەوە ئەیڵێم خەڵکانێک دەستخەتیان وەرگرتووە بە ناوی توێژینەوە بە ناوی لێکۆڵینەوە بە ناوی ساختکردنەوە بەڵام نەساغیان کردوێتەوە وەنە دەستخەتەکەشیان جێڕاوەتەوە بۆ خاوەنەکەی ئەمەش بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵک سیقە نەکالەوەی دەستخەتەکە بخاتە بەردەست بەڵێ سپاس مامۆسایە من دکتۆر عەدنان یەکێک لە خاڵە گرنگەکان کە بۆم قۆناغی ئێستای ئێمە گرنگە بوونی دەستخەتەکان هەبوونی سیاسەتێکی ئیداریە و سیاسەتی حکوومەتە ئایا سیاسەتی پشگیریکردن و دەستەبەرکردن وەکو جەنابەت باس کرد لە ساڵی 1990 لە بەرلین وەزیری خارجیە و کاتە بودجەیەکی تەرخان کردو بۆ گەڕان بە دوای کۆکردنەوەی دەستخەتە ئایا حکوومەتی ئێمە وەک لە بوارەکانی ترا زۆربەی کەم و کورتیە و گلەی لێکرێ ئایا لەم بوارە ڕۆشنبیریەشە
ئەم بوارەی پراوێز خستووە یاخود بایەخی پێدا و کۆمەکی ئێوەکەوەکوانی کە زیاتر بە دوای دەستخەتا ئەگەڕێنەوە ڕێکخراوتانەیەوە سنتەر و ناوەندی توێژینەوە هەیە لە ئاستی کەسی و لە ئاستی دەستە جەمعی بچووک بچووکە. ئایا ئەم پشتگیریە هەیە ئەم سیاسەتە هەیە؟ مامۆستاهرە بەدەر لە نەبوونی پشتگیری ئەگەر ئێمە هەوڵی ئەوە ئەهین کیانێک و دەوڵەتێکمان هەبێ پایەی سەرەکی و ئەساسی ئەم دەوڵەتە گرنگترین شت کە بیری لێ بکاتەوە ئەم حکوومەتە کە بیری لێ ناکاتەوە ئەوەیە کە ناوەندی کوردستانی هەبێ بۆ ئەرشیفی نیشتیمانی لە هەموو دنیاە شوێنێکی تایبەت هەیە بۆ پاراستنی بەڵگەنامە و ئەرشیفی ئەو وڵاتە. یعنی یەکێک لەو هۆکارانە کە مامۆستا من ئێوە ئێستا لە پێشا باستان کرد، یعنی ئەم هەموو دەستنووسە هەیە بۆ نابێتە شوێنێک. ئەو خەڵکە متمانەی نییە ئەگەر شوێنێکمان هەیە ناوەندێکمان هەبوایە دارێکمان هەبوایە خانەیەکمان هەبوایە بۆ پاراستنی ئەرشیفی نیشتیمانیمان و کەسی متمانە پێکرا و بۆجێ تایبەتی بۆ تەرخان بکرایە ئێستا ئام دەستنووسانەمان تووشی ئەو حاڵەتە نەبوون. یعنی باوەڕ هەبێت لە شاڵای بەرناوی ئەنفالە یا حتا لە منعتە جەولەکەی سلێمانیە ساڵی 60 کەسە کە هێرشیان بردووتە سەرماڵەکان گەڕاون چی ناوی کوردی چی دەستنووسی کوردی هەبوو بێت ئەوەشی کتیا بۆ عدامیان کردووە لە ترسا چیان کردو خستوناتە ناو تونی حەمە ناو ئەو سات تەنور هەبووە لە سەربان بۆ لە سەربان سوتانویانە حتا لە ئێستا لە ماوەران لە لای شەقڵاوە من خۆم چوومەتە سەر بیرەکە زۆربەی بیرەکان چیان لێ کردووە کە بیرەکان کەوادە ساڵان کاندووە مەتر و دەپان بووە لە قەراغی بیرەکەەوە دارەڕایان کردووە. دارەڕاکە بۆچی بۆ کە دوژمن هاتووە دەستنووسەکانی لەسەر دارەڕایە شاردوێتەوە دواتر کە دوژمن ڕۆشتۆ دوای نەیان پەرجاواب بچێتنەوە سەری تەڕەشۆ خۆتەزانی ئەو هەمووسانە گەورەی ماوەران کە لە ناو تاریخان حەیدەریەکان کوردستان هەموو قەزاری و ڕاستە لەوانەوە سەرچاوی زانست سەرچاوی گرتووە مەبەستمەوەی ئەم دەستنووسە ئەم سامانە گەورەی ئێمە کە لای فڵان و فیسارە لای فڵانە بڵە ماڵ و فڵان بێنە ماڵەیە دەستنووس سامانی میلەتێ گەلێک نییە هەموو سەرزەوی چکە هەموو تۆ باسی دەوڵەت کرد لە سەرەتای بەرنامەکە باسی نمونونەکەی کەمال ئەتاتورک کردکەواتە و قسەی ئەتاتورک تەواوە ئێمە بۆ پێوەرە بێ کە دەستخەتەکانمان قەدری نازین و ئەی سووتین وە فەوتاوەن نەمان بێ بەشێکی زۆری کیان و قەوارە و بوونیشمان لە مەترسیایەوە نقصانیشە بالضبط یعنی ئەمڕۆ من ئەوەی کە جەختی لێ ئەەکەمەوە کە بەڕاستی زۆر گرنگە لەم کاتەیە بکرێ بەجددی ئەوەیە کە ناوەندێکی بێلایەنمان هەبێ ئەم ناوەندە کۆمەڵی دڵسۆزی تیا دابنیشەوە پسپۆر بن و بنێرێن بۆ ئەم لاوەلا دەستنووسەکان بێننەوە یعنی ئێستا وەکو لە بەردەسا پێڕستی دەستنووسەکانی تورکیا هی تاران هی ئەو شوێنانێک کە مامۆستا من باسی کرد لە هەر هەمویانە تەنها سێرژێکی ئەوێ لە پێشا بەوشەی کوردی ئەجا دوایی گردی کورە دوایی ناوە شوێنەکان بەس سێرجی بۆ بکە ناوی زانانی کورد ئەگەر دەستنووسەکانیش نەتوانین بینەوە بۆ ئۆرجینال خۆ توانین بەرچنگی خەین کە بەڕاستی سامانێکی بەهاداری نەتەوەییمانە کە بۆ داهاتوومانە کە خەمساردە حکوومەت لی مامۆستا هەیە من تۆ شەرۆک و توێژەرێکە لەو بوارە ئیشەکەی تێبینی ئەوەت کردوە ئێوە لە ئاسی تاکام هەوڵایەن ئەوە چییە وای کردووە حکوومەت خەمساروێەوە بێخەم بێ لە بەرامبەر ئەوەی وەکو مامۆستا عەدنان فەرمووی دارێک خانەیەک شوێنێکی گشتی کە متمانە و سیقەی تیاابێ وەکو ئەو نمونەی تۆیە ناتەوە تو 6 دیوانی لەوانەیە شاعیرانی کلاسیکەی هەتا ئێستا ڕووناکیان نەبینیوە بە کۆمەڵی هۆکار یعنی ئەگەر تۆ دارێکە بێ یا شتێکە بێ ئەو هۆکارانەش لەوانەیە بەشێکی کە تۆ باست کرد وجودیان نەبێ باشە بۆ حکوومەت خەمساردە بەرامبەر بەمە کە لە کاتێکدا بوونی قەواری شارستانیەت مێژوو کە لە پووری ڕابردوو هەموو بەسراوەتەوە بۆی تو کە تۆ لەو پاشخانە فکری و ڕۆشنبیری و ترادیسیۆنە دینی و نەتەوەیانەوە ئەتوانی هێز و قووەتی معنەوی خۆت هەڵگۆزیت. من وەڵامی و پرسیارەت بە بابەتێکی ترە دەمەوە ینی ئێستا ئەمریکا و زۆرە لە وڵاتانی دنیا ئەیانەوێت دەستخەتەکانی کە ئێستا لە کوردستانە هەن بباتە دەرەوە باشە بۆچی وڵاتێکی وەکو ئەمریکا بەڵێ لە ئێستاشەوە من ئاگادارم هەوڵ ئەدرێت دەستخەتەکان سکان بکرێ و ڕەوانە بکرێ بۆ وڵاتانی دەرەوە چه ئەمریکا چه رووسیا و چه وڵاتانی تر بەڵام شێوازی بردنەدەرەوەی ئێستا جیاوازە شێوازی بردنەدەرەوەی ئێستا دەستخەتەکە لێوەرەگرێ سکانیەکە و ئەیکاتە PDF و نوسخەیەکیشە دەداتێ و ڕەوانەشیەکە بۆ ئەوە نییە بە تەکنیکێکی ساغ بکرێتەوە یاخود ئەمە جۆرێکە لە قاچاقچێتی دیسا ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە گرنگترین هۆکاریان ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ ئیسفادە لە زانستی ئێمە بکەن و لە ڕابردوو شاکردویانە پۆزتیڤە بۆ ئێمە بەدڵنیاییەوە بەڵام
گرنگترە من خۆم ئیسفادە لە زانستی خۆم بکەم نەک بێگانەیەک ئەوروپیەک ئەمریکیەک ئیسفادەم لێ بۆ ئەو سیاسەتە لە ناو سیاسەتی حکوومەتی ئێمانی وەکو مامۆستا عەدنان ئەو نمونەیە نایەوە ئەگەرمانوێ دەوڵەت و قەوارەیەکمانە بێ ئەبێ پاشخانی ڕۆشنبیری و شارستانی و سەقافیمان پاشخانێکی بەهێز بێ و لەبەردەستی شارێ ئەخت کێشەکەەوەیە حکوومەتی کوردی لە ئێستەیە گرنگی ئەم دەستخەتانە نازانێ گرنگی ئەم سەروەتە نەتەوەییە نازانێ هەم بۆ بژاندنەوەی زانست لە ئەمڕۆیەوە هەم بۆ داهێنان و بەرەو پێشچوونی وڵاتەکە و هەم بۆ ئەوەشی کە ئەم بەرهەمانە تعریب نەکرێن تەتریک نەکرێن تەفریز نەکرێن و بمێننەوانێ لە چوارچەوەی کەلتورە کوردەکە کە موڵچی ئێمێ. سپاس بۆ مامۆستا هێمن مەلاکەریم بەرزنجی توێژەر لە ساختکردنەوەی دەستخەت سپاس بۆ دکتۆر عەدنان عەبدولقادر لە پرسیاری ڕێکخراوی بژانەوەی کە لە پووری زانایانی کورد و مامۆستای زانکۆ سپاس بۆ ئاودەبوونتان لەم بەرنامەیە دووبارە بەخێرات نێردوو لا دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراخێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.